نزیکی 2 ساڵە ئێمە گوازراینەتەوە بۆ تەرمیناڵی نوێی سلێمانی لە نزیکی مەعرەزی علوجەکان. بەداخەوە لەلایەن بەڕێوەبەری گواستنەوەی سلێمانیەوە ڕێگریمان لێ ئەکرێ لە شۆفێری پاسەکانمان کە بۆی نییە بە هیچ شێوەیەک نەفەر بارکاوە نەفەر دابەزێنێ. لە ڕاستیە ئەمە گیر و گرفتێکی زۆری بۆ شۆفێرەکانمان دروست کردووە و بووەتە هۆی نانبڕینیان و ئێمە بە پێی یاسای گواستنەوەی 276 هەموارکراو لە هەرێمی کوردستان کە لە وقاعی کوردستان بڵاو بۆتەوە لە بڕگەی 22-23 کە بە زۆر بەوازەحی ئاماژە بەوە ئەکا هەموو شەقامە گشتیەکان بۆ هەموو هێڵەکان بە یەکسانی بەکاردێ. بەڵام بەداخەوە بە نووسراوێک ڕێگری لە ئێمە کراوە کە ئەمەوێ ئەم نووسراوە ببینین کە ئەمە هی بەڕێوەبەری گواستنەوەی سلێمانیە. ئەمەش یاسای گواستنەوەیە 276 هەموارکراو لە وقاعی کوردستان بڵاو بۆتەوە لە بڕگەی 22-23 زۆر بەوازەحی ئاماژە بەوە ئەکا کە بەداخەوە بە پێچەوانەی یاسای وەزارەتەکەی خۆی ئێمەی نانبڕاو کردووە ئێمە نەفەردا ئابەزێنین. بەڵام گرفتی ئێمە ئێستا لەوەیە ئەوەیە کە لە تەرمیناڵی سلێمانی دەرەچین کە شارڕێیەکی گشتیە هیچ کەس هیچ هێڵێکی تر نییە. ئێمە بۆمان نییە نەفەر سوارکەین لە مۆقیفەکانە. بەداخەوە ئەوەش پێچەوانەی یاسایە.